ما يخص القرض الياباني تم إقراره في الأسبوع الماضي في جلسة سەبارەت بەو قەرزەی کە وڵاتی یابان دەیبەخشێتە عێراق لە دانیشتنی هەفتەی ڕابردووی ئەنجومەنی نوێنەران و بە ئامادەبوونی ئەندامانی لیژنەی دارایی بڕیاری لەسەردراوە. ئەو بڕاپارەیە تەرخان دەکرێت بۆ دوو پرۆژەی استراتیژی گرنگ کە خۆی دەبینێتەوە لە باشترکردنی کەرتی کارەبا لە باشووری عێراق. هەڵبەت باشترکردنی کارەبا لە خواروی عێراق خزمەت بە هەرێمی کوردستانیش دەکات. بەشێکی دیکەی پارەکە تەرخان دەکرێت بۆ پرۆژەکانی ئاو ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان. لە ڕاستیدا بڕیاری وەرگرتنی قەرز لە وڵاتی یابان 2 ساڵ بوو ڕاگیرابوو، بەڵام لە هەفتەی ڕابردوودا و بڕیارەمان کاراکردەوە. بە خستنەکاری ئەو پرۆژانەش دەرفەتی کاری نوێ دەڕەخسێنێت بۆ هاوڵاتیان لە تەواوی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. سەبارەت بە ڕێکەوتنامەی نەوتی هەرێم و بەغدا لە ڕاستیدا لە ئێستا پێویستمان بە کاراکردنەوەی ئەو ڕێکەوتنامە هەیە و پێویستە هەردوو لە هەوڵەکانیان بۆ کاراکردنەوەی خاڵەکانی نێو ڕێکەوتنامەکە چڕ بکەنەوە. هاوکات پێویستە بڕگە و میکانیزمی وا لە ڕێکەوتنامەکەدا هەبن کە قابلی جێبەجێکردن بن تا ڕنگدانەوەی هەبێت لەسەر باشترکردنی دۆخی دارایی لە عێراق و هەرێمی کوردستان و کاریگەری جابی هەبێت لەسەر باشترکردنی گوزەرانی خەڵک و موچەی فەرمانبەران. لەسەر هەردوو لا پێویستە میکانیزمی نوێ و دەواازەی نوێ بدۆزنەوە بۆ گەیشتن بە ڕێکەوتن و بە بڕوای منیش پێویستمان بەگەڕانەوە هەیە بۆ ڕێکەوتنامە نەوتیەکەی پێشووتر. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە وەکو لیژنەی دارایی و پەرلەمانی عێراق هەوڵ دەدەین بۆ فەراهەمکردنی ژیانێکی شەرەفمەندانە بۆ هاوڵاتیەکانمان لە باشوور و ناوەڕاستی عێراق و هەرێمی کوردستانیش. بەڵام بۆ میکانیزمی جێبەجێکردن و گەیشتن بەو ئامانجا پێویستمان بەوە هەیە تێڕوانینەکان لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان لە یەکتر نزیک بکەینەوە.